بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لواني فقه دقينا بابتي السجدكان كسنت سجديك وانهان كجورك لعبادته خوافرسي ونوعك في وستيان هي بنويجوا ئەویش بریتیە لە یەکیان بریتیە لە سوجدەی قورئان خوێندن کە دیارە هەر کەسێک قورئانی خوێند یان ئەو ئاەتانەی بیستن کە ئاەتی سوجدەن سوننەت وایە ئەڵڵاهو ئەکبەرێک بکەی و هەروەها بچیە سەر زەوی سوجدەیەک ببەی پاشان هەستیەوە ئەڵڵاهو ئەکبەرێکی دیکە بکەی کە دیارە سوجدەی تیلاوە تەنها یەک سوجدەیە دوو ئەڵڵاهو ئەکبەری تێدایە ئەڵڵاهو ئەکبەرێک بۆ چوونە سەر زەوی ئەڵڵاهو ئەکبەرێک بۆ هەستانەوە نە تەحیاتی تێدایە و نە سەلامدانەوە. ئیبن عەمار عەبدوڵای کوڕی عومەر خوا لێی ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کاتێک کە قورئانی بۆ دەخوێندینەوە کە دەگەیشتە ئاەتی سوجدە ئەڵڵاهو ئەکبەری دەکرد و سوجدەی دەبرد ئێمەش لەگەڵی سوجدەمان دەبرد پاشان هەڵدەستایەوە ئەڵڵاهو ئەکبەرێکی کەی دەکرد و نە تەحیاتی دەخوێند پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم و نە سەلامیشی تێدایەوە. گەورەی و خێری سوجدەی قورئان خوێندن ئەبوو هورەیرە بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرموویەتی إذا قرأ ابن آدم سجد فسجد اعتزل الشيطان يبكي يقول يا ويله أمر بالسجود فسجد فله الجنة وأمرت بالسجود فعصيت فلي النار. إمام مسلم روايتي كردوه ففرمت كاتك كآدمي زاد دقات آتي سجدة وسجدة دبا شيطان وازي ليديني ليدور دكويته دقريت الله هاوار بومن آدمي زاد فرماني فكرة للان خواوة كسجدة ببا أو سجدة بردو بهوي سجدة كيه ولا سيتا باشته ئەمنیش فەرمانم پێکرا سوجدە ببەم سوجدەم نەبردو بەبێ گومانی بەهۆی سوجدە نەبردنەوە ئەمنیش دەسمە ئاگرەوە. حوکمی سوجدەی قورئان خوێندن جومهوری عولەما ڕەئیان وایە کە سوجدەی قورئان خوێندن سوننەتێکی موئەکەدەیە هەم بۆ ئەو کەسەی کە قورئان دەخوێنێ هەم بۆ ئەو کەسەی کە گوێی لە قورئان دەبێ کە فرمودەمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە سوورەتی نەحلی خوێندووە کاتێک کە گەیشتۆتە ئاەتی سوجدە لەسەر مینبەر دابەزیوە سوجدەی بردووە و هەموو خەڵکی لەگەڵی سوجدەیان بردووە. جومعەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بە هەمان شێوە هەمان سوورەتی خوێندووەتەوە گەیشتۆتە ئاەتی سوجدە سوجدەی نەبردووە یعنی جارێک بردوویەتی جارێک نەی بردووە. ئەوە کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم جارێک سوجدەی بردووە و جارێک نەی بردووە بەڵگەی لەسەر ئەوەی کە سوجدەکە واجب نییە. ئەگەر پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هەموو جارەکان سوجدەی بردبا دەکرا بڵێن سوجدەی قورئان خوێندن واجبە بەڵام مادام پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم سوجدەی قورئان خوێندنی لە سوورەتی نەحلدا خوێندووێتی و نەی خوێندووە سوورەتی نەجمی خوێندووە بە هەمان شێوە جارێک بردووێتی و جارێک نەی بردووە کەواتە دەکرێ بڵێن سوجدەی قورئان خوێندن واجب نییە سوننەتە. ئەی چۆن دەیخوێنین وە لەکوێ سوجدەی دەبەین؟ بەبێ گومانی لەناو قورئاندا 15 سوجدەمان هەیە یەکیان لە سوورەتی ئەعرافدایە یەکیان لە سوورەتی ئەڕەعدە یەکیان لە سوورەتی ئەننەحلە سوورەتی ئیسرا سوورەتی مەڕیەم سوورەتی حەج طبعاً دوو دانەی تێدایە سوورەتی فورقان و هەروەها سوورەتی نەمل سوورەتی سەجدە و هەروەها سوورەتی ساد کە لەسەر سوجدەی سوورەتی ساد زۆرێک لە عولەما پێیان وایە کە سوجدەکەی سوجدەی شوکرە ئەویان وەکو سوجدەی تیلاوە نییە و حکمەکەشی ئەهوەنترە یعنی بیبەی هەر سوننەتە بەڵام ئەگەر نەشت برد وەکو سوجدەکانی دیکە تەئکیدی لەسەر نەکراوەتەوە و هەروەها سوورەتی فوسیلەت سوورەتی نەجم سوورەتی ئینشقاق سوورەتی عەلەق
ئەو 15 سوزدەیەمان هەیە لە قورئاندا و لە ناو مصحەفەکاندا طبعاً نیشانەیەکی مزگەوت لەو شوێنەی دانراوە کە سوزدەکەی لێ دەبین. زۆر جار لەژێر کەلیمەیەکی خەتێک دراوە، خەتەکە ئەو وشەیە کە باسی سوزدەکەی دەکا، ئەو وشەیە کە باسی فەرمانکردنە بە سوزدە، بەڵام ئێمە لەکوێ سوزدەکەی دەبین، لەکوێ نیشانە مزگەوتەکەی لێ دانراوە، لەوێ طبعاً قورئانەکەت دادەنێ سوزدە دەبەی و دێوە شوێنی خۆت بەبێ بسم الله و ئەعوذ بالله دەست بە قورئان خوێندنەوە دەکەی کە سوزدەکەش وەکو ئەوەی وا لەناو قورئان خوێندنەوەی دابێ بە قەتعکردن و پچڕاندنی ئاەت حساب نییە، پێویستی بە ئیستیعاذە و بسم الله تازە بێت. مەرجەکانی سوزدەی قورئان خوێندن عولەما دەفەرموون هەر مەرجێک بۆ نوێژ پێویست بێت بۆ سوزدەی قورئان خوێندنیش پێویستە. لەوانە پاک و خاوێنی چۆن بۆ نوێژ پێویستە خاوێن بی و بێ نوێژ نەبی، بە هەمان شێوە ڕوون لە قیبلەی بێ، عەورەتت هەتا بکرێ داپۆشراو بێ. بەڵام ئیمامی شەوکانی دەفەرمێت ئەو مەرجانەی کە بۆ سوزدەی تیلاوە دانراون بۆ نوێژیش دادراون تەنها مەسەلەی دەستنوێژ. لە دەستنوێژدا دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار کە قورئانی خوێندووە هەموو ئەوانەی لەوێ بوون سوزدەیان بردووە بەبێ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێیان بپرسێ دەستنوێژتان هەیەیان نییە، و تەنانەت دەڵێن زۆر جار خەڵکی بتپەرستی لێبووە سوزدەی بردووە لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە بەبێ گومانی خەڵکی بتپەرست پاکش نەبوو سوزدەشی نەبردووە. بۆیە عولەما هێندێکیان دەفەرموون ئەگەر لە جێگایەک قورئانت خوێند طبعاً لە حاڵەتی ناچاریدا نەبێت ئینسان قورئانی بەبێ دەستنوێژی نەخوێنێ باش، بەڵام لە جێگایەک و لە حاڵەتێکدا کە ضرور بووی ناچار بووی بەبێ دەستنوێژی قورئان بخوێنی، بەبێ گومانی ئەگەر قورئان خوێندنەکەت بۆ ڕەوا بوو بۆ دروست بوو کە گەیشتی ئاەتی سوزدەکەش دەبێت بەبێ دەستنوێژی ئاساییە. یان جاری وایە تۆ قورئان خوێنەکەنی تەنها گوێت لێ کەسێکی دیکە قورئان دەخوێنێت تۆ گوێت لێگرتووە، لەو حاڵەتەشدا مرزنی ئینسان دەستنوێژی هەبێت. لەو حاڵەتەشدا ئەگەر دەستنوێژ نەبوو بەبێ گومانی بەبێ دەستنوێژیش سوزدەکەی ببەی هەر دروستە. و هێندێک لە عولەما دەفەرموون ڕوو لە قیبلە و عەورەت داپۆشینیش بە مەرز نەگیراوە، بەڵام احتیاطەن هەتا بکرێ ئینسان لە کاتێ سوزدەیدا دەستنوێژی هەبێت و بەو شێوازەی کە لە نوێژدا ڕادەوەستی لە بەرەو قیبلە و عەورەتتدا دەپۆشی لە سوزدەی قورئان خوێندنیشدا هەمان شت بکەیت بەبێ گومانی ئەولاتر و چاکترە. خاڵێکی دیکە طبعاً سوزدەی دوعا خوێندن لە ناو سوزدەی قورئان خوێندندا دەفەرمێت کە سوزدەی قورئان خوێندنت برد و ئەگەر هیچ دوعایەکیش نەخوێنی تەنها سەر لەسەر عەرزی دانەی سەر لەسەر عەرزدانانەکە بۆ خۆی عیبادەتە، بۆ خۆی خواپەرستیە، بۆ خۆی سوزدەبردنەکەیە، ئەگەر هیچیش نەڵێی طبعاً خێری سوزدەبردنەکەت هەرگەیشتۆتێ. و عایشەش بۆمان دەژێڕێتەوە کە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سوزدەی قورئان خوێندندا ئەو دوعای دەخوێند سجد وجهه للذي خلقه وشق سمعه وبصره بحوله وقوته فتبارك الله أحسن الخالقين. یان دەگونجێ هەر ذیکری ناو سوزدەی سبحان ربي الأعلى بخوێنی یان هەر تەسبیحاتێکی دیکە جۆرە ذیکرێکی دیکە لە کاتی سوزدەی قورئان خوێندندا بخوێنی دروستە و هیچ ئیشکال و هیچ ڕێگریەک نییە. ئەی ئەگەر لە ناو نوێژدا گەیشتینە ئەو ئاەتانەی کە سوزدەیان تێدایە چی بکەین؟ بەبێ گومانی کاتێک کە ئینسان ئیمامە یان بە تەنها نوێژێ دەکا ئەگەر گەیشتە ئاەتێک کە سوزدەی تێدایە نوێژەکە لە نوێژە بەدەنگەکان بێ بە نمونە مەغریب و عیشا و بەیانی بێت یان نوێژە بێدەنگەکان بێت وەکو نیوڕۆ و عەسر، سوننەت وایە یەک قورئان خوێندنەکەت ڕاگری الله ئەکبەرێک بکەی ڕێک سیدانیشی سوزدەیەک ببەی الله ئەکبەرێکی دیکە بکەی هەستیەوە بێ دەست بکەیەوە بەو قورئانەی کە پێشتر خوێندوتە، ئەوە ئیمان بی هەر سوننەتە بیکەیت وەروها بەتەنێش بی هەر سوننەت وایە کە ئەگەر گەیشتی ئاەتی سوزدەی ببەی تەنانەت ئەگەر لە ناو نوێژیشدا بی.
و هەروەها حاڵەتێکی دیکە ئەگەر بنمونە لە حاڵەتی تعلیمدا بە تایبەتی ئەگەر ئەو ئاەتانەمان زۆر دووبارەکردنەوە کە سوزدەیان تێدایە ئایا سەرەتا سوزدەی ببین یا لە ئاخری یا پێویست دەکات لەگەڵ هەر جارێک دووبارەکردنەوەی ئاەتەکەیدا ئێمە سوزدەکەی ببینەوە ئەوەش بە بێگومانی نەخێر کاتێک کە ئاەتێکی سوزدەت چەند جارێک دووبارە کردەوە هەوڵدە سوزدەکەت بخەیە کۆتایی یعنی سوزدەکەی مەبە تا لە دووبارەکردنەوەی ئاەتەکەی دەبیەوە کەی لە دووبارەکردنەوەکەی بوویەوە و بڕیارتدا هیچی کە دووبارەی نەکەیەوە یا مامۆستاکەت هیچکەی پێ دووبارە نەکردیەوە یەک سوزدەی ببە بەر هەمویان دەکەوێت بابەتێکی دیکە ئەگەر لە کاتێکدا کە ئاەتەکەی دەخوێنیەوە بنمونە شوێنەکە جێگایەکەت یا سوزدەت نەبربان قەست یان جاری وهەیە لە شوێنێکی ئاەتەکەت بۆ دەخوێندرێتەوە و گوێت لە ئاەتەکەیە لەوانەیە لەو کاتێکدا سوزدەکەش نەبەی بەڵێ عولەما دەفەرمون ئەگەر چاک وایە و باش وایە تەبعاً ئینسان کە ئاەتەکەی دەبیستێ ڕێک لەگەڵ خوێندنەوەی ئاەتەکەی یان لەگەڵ بیستنی ئاەتەکەیدا سوزدەکەی ببە و دەشفەرمون ئەگەر لەو کاتیدا بۆت نەکرا دوای ماوەیەکی دیکە ئەگەر مەسافەی زۆر نەکەوتە بەینی دەکرێت تۆزێک تاخیرکەی و دوای خەی بۆ کاتێکی دیکە بەڵام زەمەنی زۆر نەبێ بەڵام هەر کاتێک زەمەنی زۆری کەوتە بەینی بێگومان سوزدەی تیلاوە دەفەوتێت و ئەو کاتە ناتوانی بیجێڕیەوە سوزدەیەکی دیکەمان هەیە کە پێی دەوترێت سوزدەی شوکر کە جمهوری عولەما ڕەئیان وایە و بە سنەتی دەزانن کە کاتێک کە ئینسان نیعمەتێکی بۆ دێتە پێشێت دڵی خۆش دەبێت یان بەڵاو موسیبەتێکت لەسەر لا دەچێت بکەویە سەر زەوی لە بەرامبەر خوای پەروەردگاردا و کڕنۆشێک بۆ خوای پەروەردگار ببەی لە بەرامبەر ئەوەی کە خۆشیێکی بۆ هێناوی یان ناخۆشیێکی لەسەر لا بردووی ئەبا بەکڕە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إذا أتاه أمر يسره أو بشر به خر ساجدا شكرا لله تعالى دەفەرمێت ئەگەر شتێکی هاتپایە پێشێ پێی دڵخۆش بووبایە یان مژدەیەکیان پێدابایە یەکسەر کڕنۆشی دەبرد وەکو سوپاسگوزاریەک بۆ خوای پەروەردگار و هەروەها ئیمامی عەلی بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە خەبەری موسڵمان بوونی هەمەدان یعنی بەرەبابی هەمەدانی پێگەیشت کەوتە سەر زەوی سوزدەی برد و پاشان سەری بەرز کردەوە فەرمووی السلام على هەمەدان السلام على هەمەدان سەڵاوی خوایان لێبێت و سەڵاوی خوایان لێبێت و هەروەها عەبدوڕەحمانی کوڕی عەوف بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕۆیشتە دەرێ و دەفەرمێ ئەمنیش بە دوای کەوتم هەتا گەیشتە بن دارخورمایەک لەوێ سوزدەی برد دەفەرمێت سوزدەکەی درێژ کردەوە هەتا بە شێوەیەک ترسم هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو سوزدەکەیدا وەفاتی کرد بێ و دەفەرمێ هاتم لە نزیکەوە سەیرێکم کرد ئەو جار پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری بەرز کردەوە و پێی گوتم مالەکە یا عەبدوڕەحمان ئەوە چیتە دەفەرمێت ئەمنیش بۆم جێڕایەوە کە بە دوات کەوت و وەتەمێک کە سەیرت دەکەم گومانم دەکرد وفاتت کرد بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵێ پێغەمبەر فەرمووی جیبریل هاتە لام سەلامی خوای لێبێت مژدەی پێدام گوتی إن الله عز وجل يقول لك خوای گەورە فەرمانی بۆ ناردووی مژدەی بۆ ناردووی دەفەرمێت من صلى عليك صليت عليه هەر کەسێک سەڵەوات لەسەر تۆ لێ بدە ئەمنیش سەڵەواتی لەسەر لێ دەدەم یعنی تۆ کە سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدەی صلى الله عليه وسلم داوای ڕەحمەت بۆ پێغەمبەر دەکەی لە خوای گەورە ڕاستەوخۆ ڕەحمەتی خۆیت بەسەردا دەنێرێ ومن سلم عليك سلمت عليه هەر کەسێکی سەڵاوێک لە تۆ بکە بە مردووی یا بە زیندوی من سەلامی لێ دەکەم بۆیە پێغەمبەر فەرمووی شوکران لله وەکو سوپاسگوزاریەک لە بەرامبەر ئەو مژدەیەدا سوزدەکەم برد و بەو شێوازە سوزدەکەم درێژ کردەوە و هەروەها ئیمامی بوخاری بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت کەعبی کوڕی مالیک جارێک
بینیم سوزدەی برد ئەو کاتێک کە ئەو ئاتەی لەسەر هاتە خوارێ لە سوورەتی تەوبە کە دەفەرمێت وعلى الثلاثة الذين خلفوا خوای گەورە تەوبەی لەسەر ئەو کەسانە وەرگرت کە دوا کەوتبوون لە جەنگی تەبوک. یەکیان کەعبی کوڕی مالیک بوو کە ئاەتەکەیان بۆ خوێندەوە و خەبەریان پێدا کە خوای گەورە تەوبەکەی لێ قبوڵ کردووی و پەشیمانیەکەی لێ قبوڵ کردووی سوزدەکەی برد. کەواتە سوزدەبردن یا سوزدەی شوکر سنەتێکی زۆر زۆر مؤکدەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر کاتێک خەبەرێک دڵی خۆش کردی سوزدە شوکرانەی بژێری خوای گەورە بکات کە گەورەترین شوکرانە بژێری ئەوەیە نێوچاوانت کە ئازیزترین شوێنتە لەسەر زەوی دانەی لە بەرامبەر خوادا کە ئینسان ئەو نێوچاوانە بۆ هیچ کەس نزمی ناکات جگە لە خوای پەروەردگار. و هەروەها کاتێک ناخۆشیەکت لەسەر لادەسێت کە بەبێ گومانی لابردنی ناخۆشی بەس بە خوای دەکرێت سنەت وایە ئەو سەرەمان بۆ خوای نەویکەین. و ئیمامی زۆرێکی لە عولەما دەفەرمون جا چۆن بیبین هەندێک دەفەرمون چۆن نوێژی دەکەین ئەگەر دەستنوێژت هەبێت و ڕوود لە قیبلەی بێت و جەستەت داپۆشرا و بێ و خاوێنی بە و شێوازە تەمەەن سوزدەی ببین بەبێ گومانی چاکترە. بەڵام ئیمامی شەوکانی دەفەرمێت لە فەرمودەکاندا هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەوەی کە واجب بە ئینسان لە کاتی سوزدەی شوکردا دەستنوێژی هەبێت یان جلەکانی پاک بن یان شوێنەکەی پاک بێ. بۆیە دەفەرمون لە سوزدەی شوکردا نە دەستنوێژ بە مەرج گیراوە، نە ڕوو لە قیبلەکردنا بە مەرج گیراوە، نە پاک و خاوێنی جلوبەرێک بە مەرج گیراوە، نە پاک و خاوێنی شوێن بە مەرج گیراوە. تەنانەت دەفەرمون لە سوزدەی شوکردا تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەرەکانیش ناوێن وەکو سوزدەی تیلاوە هەرڕێک بەسەر لەسەر عەرزیدانێ ئەوەی دەیزانی لە حەمد و ستایشی خوای پەروەردگار کە سبحان ربي الأعلى وبحمده يا سبحان ربي العظيم وبحمده يا هەر جۆرە زیکرێکی دیکە و دوعایەکی دیکە دەیکەی بێگومان ڕێگە پێدرا و دروستە. بەڵام گومانی تێدا نییە ئەگەر لە سوزدەی شوکریشدا ئینسان دەستنوێژی هەبێت و بە دەستنوێژەوە سوزدەکەی ببات بێگومان ئەجرەکەی زۆرترە و خێرەکەی زۆرتر دەگاتێت و بەبێ گومانیش بە پاک و خاوێنی ئینسان لە بەرامبەر خوادا سەری نەوی کات و دوعا بکە بێگومان چاکترە باشترە. بەڵام ئەگەر بەبێ دەستنوێژیش سوزدەت برد ئیشکالێکی تێدا نییە. صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه